سڵاوتان لێبێ ئەزیزان، بەنامەیەکی تری پامی تۆتان پێشکەشەکەم. بەنامی ئەمڕۆمان تایبەتە لەسەر پارەیە. ئەوە ئێستای بینن چەشنێکە لە چەشنەکانی پارە کە لە وڵاتی ئێمە بەکارهێنێت. ئەمڕۆ پرسیاری ئەوەکەین ئایا پارە ئەتوانێت خۆشبەختی دروست بکە؟ ئایا پارە ئەتوانێت لە ژیانی مرۆڤەکانە بگۆڕێ؟ ئایا پارە هەموو شتێکە لە ژیانە؟ ئەمانە پرسین و ئێوەش لەگەڵمان بن. پارە سنەتی حیات بەڕێوە بە بەس پارە دین و ئیمان و ئەو دنیا بەدەست نایێنێ هەموو کاتێک. قەت پارە خۆشبەختی وە کەس دروست ناکات. ئەگە پارە و پێ نەبێت دۆ لە سواری پاسابی پاسێ 500 نارە لە ناو 21 نەفەرە ئەو شکێنەوە. هەر لەوە چاکتر نییە ئینسان کە پارە هاتە دەستی نەگۆڕێ هاوکاری خەڵکی هەژار بکە. هەندێک شتەیە بە پارەکرێ، هەندێک شتەیە بە پارە قەت ناکرێت. کەسانێکیان سەرەتی دنیایان هەیە بەڵام ژیانیان خۆش نییە، وجدانیان مرتاح نییە. پارە ئەتوانێت خۆشبەختی بۆ مرۆڤ دروستکە؟ نەخێر. قەت پارە خۆشبەختی وە کەس دروست ناکات. باشە، پارە لە ژیانە هەموو شتێکە بۆ مرۆڤ؟ نا، هەموو شتێ نییە. لەبەرەوەی ئەگە هەموو شتێ بووایە ئینسان دوای پاراگە و بەزی وایە ئینی بە پارە نییە. باشە، بۆ پێشینانوتیانە پارە چڵکی دەسە؟ مەبەستیان لەم پەندە چی بوو؟ مەقسەی ئەوەیە یعنی ڕۆژێ بە تۆیە ڕۆژێ بە منە. ئاوایە باری نییە. باشە، پێت وایە بوونی پارە کەسایەتی مرۆڤ گۆڕێ؟ لە بەعزێ شتا بەڵێ. بۆ من نمونە یەکێ فەقیرە یەکێ دەوڵەمەندە. دەوڵەمەندەکە ئەتوانێت ژیانی خۆی پێ بگۆڕێ بە فەقیرەکار وە خۆی مێنێت. بۆ ئەڵێن پارە چڵکی دەسە؟ چڵکی دەست چییە؟ ئەوە میسالە قسەیەکە کوردوەتەنی ئیمڕۆ من لات کەوتوم پیر بووم ئیشم بۆ ناکرێ و ناتوانم ئیتر پارەش لەکۆ ئەبێ ئیش بکەی یاڵا پارە پیا بێ. چڵکی دەست نییە درۆ دەلەسێ ئەم قسانە، ئەمە قسەی پێشینانە. تێگەی لە برای خۆ پارە ئەزانی چییە؟ نەحمەتی خوای گەورە پارەیە. ئەتوانی بچی بەیانی من لە جاتیەوەی سەرە بنووسم چ بۆ هەشتا وەرەقە و سوارسە تاریەکە بمە ڕۆم. ئەنی ئێستا پێت وایە عیبادەتی خوایش بە پارە کرێت؟ نان عیبادەت جیایە و پارە جیایە برا. ئەی چۆن من ئەو نییە هەزارە بۆ حسابەکەم بە هەشتا وەرەقە ڕۆیوە. ئەی من پارەم پێ نییە بە چی بچم کاکە. باشە، بە تەجروبەی تۆ پارە توانێت هەموو شتێکت لە ژیانە بۆ دەست بێت؟ هەموو شتێکی بۆکە بە قورعان بە حەشیشی بۆ دروستەکە. تێگەشتی بە حەج چییە؟ بە حەجەوەی تۆ وەرە خێر و خێرات بکە، هەتی و بەخێو بکە، مزگەوت بکە، خەستەخانە، هەر چییە وەسیلەیەکە هەبێ بیکە خوا ئاغای لێ خوای گەورە ئەو بە حەشەی بۆ دروستەکە. بە قوربانم. مامۆستا سڵاو لە تۆ. باشی مامۆستا، بەڕای تۆ پارە چڵکی دەستە؟ پارە ڕاستە، پارە سنەتی حیات بەڕێوە بە بەس پارە دین و ئیمان و ئەو دنیا بەدەست نایێنێ هەموو کاتێک. باشە، پێشینان و تویانە پارە چڵکی دەسە. ڕای تۆ چیە لەسەرم پەند؟ وەڵی پارە خۆی ڕاستە قەت لای تۆ نامێنێتەوە. پارە تۆ ژیانی پێبێ ئەو پارێ بە کۆمەڵیش بێتە دەست هەمووی مانگێکی تر هیچی لای تۆ نەماوە ئیتر هەروەگەوایە چڵکی دەست بێ. ئەی خۆشبەختی لە ژیانە بە پارە دروست دەکرێت؟ بەڵێ دروستە بێت. خۆشبەختی دروستە بێ ئەگەر خوای گەورە یارمەتی وبات. لەشە ساغ بێت، چاوە ساغ بێت، دەست و قاچە ساغ بێ، بتوانانی هەموو ئیش و کارێ بکەی پارەشی لەگەڵێ هەبێ ئەو خۆشبەختی بەڕای تۆ کەسایەتی مرۆڤ بە بوونی پارە گۆڕێت؟ وەڵی لەم زروفا احتیمالە. وەڵی ئێستا هەیە پارەیەکی زۆری هەیە دەوڵەمەندە، یعنی شخصیاتێکی فەرقی هەیە لەگەڵەوەی پیاوێکی فەقیر و عاربانێکی پێ لێرەوە چۆکە. ئەوە لەو کاتانە تۆزێ شخصیاتی فەرقی هەیە. وڵا پارە ئەزانی ژۆنە ئەگە پارێکی حەڵاڵە دەستکەوێ بۆ بژی و ماڵ و منداڵ و خۆتی پێ بەخێ و چاکەی پێ بکەی بۆ ئەمانەیە بوو ئەو ژیانەیە. پارە خۆشبەختی بۆ مرۆڤ دروستەکە؟ بەڕەنەوەڵاکە نەخۆش بی ئیلا خوان نەبێ هیچ خواشیبان نابە هیچ شتێکم بۆ ناکە چی بووەکە؟ ئەی کەسایەتی مرۆڤ ئەگەر پارەی هەبێ لە لای خەڵک چۆنە ئەگۆڕێت؟ والله پارەجا ئەگەر لە لای خەڵک مەسەلە ئەگەر خوا بداتێ بە شتێکی باش بێ و مەسەلەی کابرا ئیتر بەخێر بێ بە پیاوەتی بێ بە چاکە بێ یارمەتی خەڵک خۆشەوە.
پارە سنەتی حیات بەڕێوە بە بەس پارە دین و ئیمان و ئەو دنیا و بەدەست نایێنێ هەموو کاتێک قەت پارە خۆشببختی بۆ کەس دروست ناکە. ئەگە پارە و پێ نەبێ دۆ لە سواری پاسابی پاسێ 500 نارە لە ناو 21 نەفەرە ئەو شکردنەوە. هەر لەوە چاکتر نییە ئینسان کە پارە هاتە دەستی نەگۆڕێ هاوکاری خەڵکی هەژار بکە. هەندێک شتەیە بە پاراکرێ هەندێک شتەیە بە پارە قەت ناکرێت. کەسانێکگەن سەرەتی دنیایان هەیە بەڵام ژیانیان خۆش نییە وجدانیان مرتاح نییە. پارە بۆ دوو شێواز باشە بۆ دوو شێواز شێوازێکیان بۆ ئەوەی کە خۆت ئەنی بە مرتاحی لەگەڵیا ببیت. شێوازی دووەمیشان ئەگەر خوا ڕەحمە پێ بکە و هەبێت هاوکاری ئەوەی کەی کە پێویستێتی ئەوەی کە کەم و کورتی هەیە لە ژیانە کێشەی هەیە لە ژیانە ئەگەر ئەو دەسە بگا بە تۆ بتوانیت هاوکاری بکەیت. خۆشببختی بۆ مرۆڤ دروستکە نا پێناسەکەی بەو شێوەیە تابیر ناکرێت. بڵێ خۆشببختی پارە شتێکە کە پێڵێت سەرچاوی ژیان ئەمە بە مەنزەرێکە بە مەنزەری دووەمیشیان پارە بۆ بازە کەسە بێ بە خەزەب هەموو ژیانی لێتاڵەکە. بوونی پارە کەسایەتی مرۆڤ گۆڕێ لە ئێستاە بە تایبەت کۆمەڵگەی خۆمان ئەی گۆڕێت مەسلەیەکی کوردی هەیە ئەڵێ تازە پیاکەوتو زوو لە خۆی باە بێ ئەمە شتێکە واقعیاتیۆم لە بازاڕام کەسابەتەکەم خەڵکانی هەیە کە تازە بوون بە ساحیبی پارە و ئیش و کەسابەت یا سەرمایەدارێکی ئەم لاولا خوان لێ گۆڕاوەتەوە یعنی ئەو جیلێ کە لەگەڵ بوون پێشتر ڕەنگە نەیناستم تویانە پێشینانی خۆمان و توانە پارە چڵکی دەستە ئەم پەندە تا چەند باوەڕت پێهێت. وەلای پارە خۆشی درە و پەژارەتە و خەفەت ناخۆیت و بوونە باشە. ینی پێ دوایە ئەگەر پارە دەبێ خۆشببختێبی لە ژیانە نەوەڵایی پارە ژیانی باش ناوێت ژیانی باش ناوێت. باشە ئەگەر مرۆڤ لە ئێستاە بۆ نمونە تۆ یانە خەڵکی تر پارەی هەبێ کەسایەتی و شەهامەتی ئەم پیاوە لەگەڵ چواردەوریا ئەگۆڕێت. دەوری گۆڕاوە دەور گۆڕاوە زمانەی ئێمە جیا و زمانەی ئمڕۆ جیایە زمانەی ئێمە بوو زمانەی باوباپیری ئێمە خەڵکە کاروانکەر بوو ئەچوا بۆ کاروانی ئەیوت فلان کەس ویای کچەکانم بە ویای ماڵەکەم بە ویایی مانەکە هەتا ئەهاتوو ئیساتێ دراوسێ زیید دراوسەیە کورد زیید باوکە کچ زیید باوکە برا زیید برایە وەکاری حکومەتەکەیە. پارە هۆکارێکە کە دروستکرا مرۆڤ دروستی کردو بۆ خۆشگوزارانی و بەختەوەری مرۆڤ. بەڵام لەم ڕۆژگارە بەداخەوە لەم ڕۆژگارە گەندەڵکاران و ستەمکاران و تاغوتان کردویانە بەس هۆکارێ بۆ چەسانەوەی مرۆڤ بۆ لە ناوبردنی ئینسان بۆ بە کۆیلەکردنی ئینسان بۆ سەرجیانی تایبەتی مرۆڤ پارە توانێت خۆشببختی دروستکە. بەڵێ پارە توانێت بەختەوەری و ئاسوودەی دروستکە بۆ مرۆڤ سەرفرازی دروستکە بەڵام بەشەرتێ بەدەستی کێوە بێ بەدەستی کەسانی بێ کە لە خواترز بن بەدەستی کەسانی بێ کە دادپەروەر بن کە مرۆڤ دۆست بن. باشە پێشینان و توانە پارە چڵکی دەستە تا چەند باوەڕت بەم پەندە هەیە. ئەوە ڕاستیەکەی تا ڕادەیەک ڕاستە ڕێژەیەک ڕاستە ئەو مەبەستیانەوە بۆ پارن مەبەستیان چی بۆ ئەو قسەیە خۆ لە ڕاستی قسەیان لە دەمی نەخوێنەواری و باوباپیرانی ئێمە هاتووە نەخوێنەوار بوون بەڵام بەشخواان عاقڵ بوون مەبەستیان ئەو بۆ پارە نەی پەرستی نەکرێ بە وەسی نەکرێ بە ئامانج وەسی پارە وەسی لێ نابێ ئامانج بێ. باشە پارە لە ژیانی مرۆڤ ئەتوانێت خۆشببختی بۆ مرۆڤ بێنێت. بەڵێ بەڵێ ئەگەر حکوومەتێکی عەدالەت هەبێ ئەگەر یاسا هەبێ دەستور هەبێ بەڵام کە یاسا و دەستور نەبوو حکوومەت نەبوو خەڵک و مافیا حکومی کرد ئەوە میلەت ئەوە ئیبادە بوونی پارە کەسایەتی مرۆڤ گۆڕێ. بەڵێ پارە سنەتی حیات بەڕێوە بە بەس پارە دین و ئیمان و ئەو دنیا و بەدەست نایێنێ هەموو کاتێک. قەت پارە خۆشببختی بۆ کەس دروست ناکە. ئەگە پارە و پێ نەبێ دۆ لە سواری پاسابی پاسێ 500 نارە لە ناو 21 نەفەرە ئەو شکردنەوە. هەر لەوە چاکتر نییە ئینسان کە پارە هاتە دەستی نەگۆڕێ هاوکاری خەڵکی هەژار بکە. هەندێک شتەیە بە پاراکرێ هەندێک شتەیە بە پارە قەت ناکرێت. کەسانێکگەن سەرەتی دنیایان هەیە بەڵام ژیانیان خۆش نییە وجدانیان مرتاح نییە. پارە توانێت خۆشببختی بۆ مرۆڤ دروستکە. وەڵا پارە و پێ نەبێ هەر ژیانی نییە ئای ژیانی نییە و
هێ پارە پێنەوێ بە چێشی وەڵا پارە وا دەورە بینێ نەبێتەوانێ باشە پێشی نامتوانە پارە چڵکی دەسە مە بەسییان لەم پەندە چی بوو وەڵایی چڵکی دەست نییە چڵکی دەستی چیە وڵا پارە پێ نەبێ حەد نازانی بەڕێگای بڕۆی باش ئەگەر مرۆڤ پارە هەبێ کەسایەتیە گۆڕێت ئای چۆنارە وەڵا گۆڕێ پارە و پێ بێ هەموو دەورەگە بینی خۆشیە بینی ناخۆشیە بینی پارە و پێ بێ پارە و پێ بێ نییە عەدنا خۆشیە بین لە ژیانتە چۆن دنیا هەموو ئێستا ئینانە لە پێ دوایە پارە هەموو شتێکە لە ژیان ئارە وەڵا ئەمڕۆ پارەت پێنە پیاوەتی تیا نامێنێ پێت نامێنێ هیچ هیچ حسابێکە بۆ ناکرێ پارە هەموو شتێکە ئەمڕۆ پێت وایە گەریکە پارە هەبێ کەسایەتەکەی گۆڕێ بەڵێ گۆڕێ زۆرمان ئێستا گۆڕاوە زۆر هەیە گۆڕاوە پارەی چاش پێ و لە خۆشی بایی بووە پارە خۆشببختی بۆ مرۆڤ دروستەکە نه پارە بەڵێ پارە و پێ نەبێ خۆشببختی نامێنە لە ماڵەوە نە لە ژیان لە یەک شوێنە ئیسفادە ناکەین ئەمڕۆ پارە نیوەی ئیمانە یعنی ئەگە پارە پێ ئیمانیش نامێنێ ئەی بۆ پێشی نامتوانە پارە چڵکی دەست ئەوە شتێکی کلاواتە وەڵاوە کلاواتە درۆیە باوەڕت پێی نییە وەڵاو شتە درۆیە درۆیە ئەگە پارە و پێ نەبێ درۆ لە سواری پاسابی پاسێ 500 نارە لە ناو 21 نەفەرە ئەو شکێنەوە ئەڵە نەفەرە دیانە پاری پاسەکە وایە پاسی بەکرە جۆمان هەبوو من خۆم پاسم دیوە جاریەوە بۆ 3 نەفەر گەڕاوەتەوە کابرا 3 نەفەر پارەی نەداوە ڕێک گەڕاوەتەوە بۆ گەراج ئێ چۆنە لە پێشی ناوتیانە لەگە پارە سڵکی دەسە وڵی درۆوەکە ئەو شتە ڕاست نییە فارق سێ زۆر جوانەکە ئەڵێ عندك عباسی عرب ئەڵێ عندك عباسی خەلیگە على ڕاستی ما عندك عباسی لە دەوغ ڕاستی ئەلەگە پارە و پێ و کەمە سەرم ئەگە پارەشی پێنە سەرم میێشێنە سەگەی زۆر ڕاستە وایە ئێستا پارە لە ژیانە خۆشببختی دروستەکە ئای تاوان پارە نەبێ هیچ ژیانێک بێ ژیان بە پارە پێ نەبێت توانانی بچی دەمەطعمێت برنج لێ بخۆی چایە بخۆی ناتوانێت لە ئێستا لە کۆمەلگەی خۆمان پارە کەسایەتی مرۆڤ گۆڕێ بەتاکید دەیگۆڕێ کابرا ساحبی 100 دەفتەر دلار بێ ساحبی دەفتەر دلار بێت چۆن نایگۆڕێ لە هەموو عالەمە ئەوە هەیە لە هەموو وڵاتێکە هەیە پارەی پێبوو پیاوی چاکی گەر خراپیش بی پارەکەی گۆڕێکا پیاکی چاک ئەو کەسە کە 100 دەفتەرەکەی هەیە خەڵک ڕێزی زیاتری لێگرنەوە لەوە یەک دەفتەرە ئارە وەڵاوە تاکید پەیوەندی بۆ یەکە پارەی پێیە کە پارە پێبوو معناوە تۆ ئەتوانی هەموو شتێک بۆ ژیانی خۆدا بینکەی کە پێوەنەوێت ناتوانانی ئەو جاران وایانەوە دێسا ئەسڵی نییە سڵکی دەستی چییە خەڵک ئێستا خەڵگە کوژێت لەسەر پارە پێ دوای و پەندە بۆ ئێستا هیچ ڕاست پەندە بۆ ئێستا ڕاز نییە ئەوە جاران خەڵک پیاو بوو کەرامەتی هەبوو وەتەنی بوو نیشتمان پەروەەر بوو پارە چڵکی دەسەر ڕاستە بۆ لەبەروی ئەڕات ئینسان خۆی نەڕەنجێنێ بۆ پارە پیاوی وە بۆ پارە سەری شۆڕ کردووە ئەسڵەن لە عەقلی کەسان نەبوو بەڵام ئێستا خەڵک وەتەنەکەی فرۆشێ بۆ پارە خیانەت لە هاوڕێکەیەکا بۆ پارە پارە خۆشببختی دروستەکە بۆ مرۆڤ ئەگەر عاقڵ بێ بزانێت سەرفیکە خۆشببختی دروستەکە بەڵام ئەبێ یارمەتی خەڵکی هێژار بە ئەبێ چاوی لە خەڵک بێ خوار خۆی بێ دراوسەی بێ کە سوکاری بێ ئەتوانێ یارمەتیان بە بۆ ئەوی مرتا بێ هیوا هەیە پارەی دنیای هەیە دینارێ بە کەس نایە ئەمە دوای ئەگەر ببەخشی ئاسوودەی بۆ خۆدەی ئەگەر بەخشی معناوێ هەم لای خوا یەک دوو لای میلەتەکە و لای خۆش دڵ ڕازیت بەوە یعنی مرتاحی بەو مەوزوعی کە پارە کەسایەتی مرۆڤ گۆڕێ طبعا ئەرە وڵا کەسایەتەکە زای چۆنە گۆڕێ هیوای پارەی نەدیوە بەخۆیەوە کە پارەیەتە لای لوتی بەرزە بێ مەرحەبای کەس ناکە فەقیری لەبیرە چێتەوە نازانێ وەختی خۆی فەقیر بووە یا دەوڵەمەند بووە لای کۆمەلگای ینی بۆ من ئێستا کەسێک دەوڵەمەنە ڕێزێکی زیاتری ئەگرن وەک لە کەسایەتێکی تر کە پارێکی کەمتری هەیە خەڵکی باشە پارە ژێتە دەستی وەکو هیچی لە دەستانە بێ وایە بەڵام ئەوەش کەمە بەڕاستی ئەجینار لەوە چاکتر نییە ئینسان کە پارە هاتە دەستی نەگۆڕێ هاوکاری خەڵکی هەژار بکە هاوکاری میلەتەکەی بکە خاکەکەی بکە ئەوە پێڵن پیاوی باش بەس ئەو هەرکۆی کاتەوە هەرکۆی کاتەوە سپینێ بەجێڵێ لە میراتیشە خەڵک جنێویشی پیا و ئەبێ بە شەڕ و ئاژاوە ئەو پارەیە کەس ئیسفادەی لێ ناکە ڕای خەڵک لەسەر پارە زۆربیان باسیێوایان نەکردکەوە پارە زۆر شت بۆ مرۆڤ بەدەستێنێ بەڵام لە هەمووی جوانتر ئەوەیە بەخشینی پارەیە کە
ئاسوودەی بە مرۆڤێنێ واتە شتێکە تۆ بە مادی بەخشی بەڵام بە معنەوی ئاسوودەیت بۆ هێنێ ئەمە خەڵکی تریژە دوێنین بزانین ئەوان چیترمان پێڵێن لەسەر پارە و ڕای ئەوان چێ لەگەڵمانە. پارە سنەتی حیات بەڕێوە بە بەس پارە دین و ئیمان و ئەو دنیا بەدەست نایەنێ هەموو کاتێک قەت پارە خۆشبەختی وە کەس دروست ناکات. ئەگە پارە و پێ نەبێ دۆ لە سواری پاسابی پاسێ 500 نارە لە ناو 21 نەفەرە ئەو شکردنەوە. هەر لەوە چاکتر نییە ئینسان کە پارە هاتە دەستی نەگۆڕێ هاوکاری خەڵکی هەژار بکە. هەندێک شتەیە بە پاراکرێ هەندێک شتەیە بە پارە قەت ناکرێت. کەسانێکگەن سەرۆکی دنیایان هەیە بەڵام ژیانیان خۆش نییە وجدانیان مرتاح نییە. پارە توانێت خۆشبەختی بۆ مرۆڤ دروستکە؟ بەڵێ وەڵایەتت بە هی ماڵ بێ بە عایلە و ماڵ بە هەمووی دروستێکە. باشە پێشینان توانە پارە چڵکی دەستە ئەم پەندە تاشان ڕاستە بەڕان وەڵاهی زۆری ڕاستە. مەبەستی ئەوەیە پارەکەیتە دەست و نامێنە لە دواییە وانە پارە ئەگەر هەر بێ خۆشببختی ئەوەی بە مرتەحەوی ئەیبیتە سەر تۆزە خۆش گوزێرانی ئەگەر نەت بوو کۆمەڵگای خۆمان بەنێو عکسەتەکە بە نابێ حەق بێوابێ. ژیانی مرۆڤ کەسایەتی مرۆڤ بە پێی بوونی پارە گۆڕێت. وەڵی کەسایەتی مرۆڤ ئەگەر ئیمڕۆ ئەم زروفەوانە بێ نەوەڵا نابێ بگۆڕێت بەس ئەم زروفە گۆڕانیەتی. پێشینان توانە پارە چڵکی دەستە تاشەن باوەڕە بۆم قسەیە. وەڵی پێشینان ڕاستە سڵکی دەستە چکە پارە ئیمڕۆ لە دەستی منایە سبەی لە دەستی کێترایە بەس ئیمڕۆ زروفەکە ئێمە وای کردووە تۆزێ مشکلەمان زۆرە مشکلەکە وای لێ کردو ئیمڕۆ هەمومانی گۆڕیوە. پارە بۆ ژیانە پارەش کەسە ببێ بەکارێنانەکەی ئەساسە چونکی دەسەکە لەوایە تۆ بەکارێنانی پارەکە چۆن بەکارێنی لە چ ڕێگەیەکە بە چی شێوەیە بەکارێنی. پارە هەموو شتێکە پارە هەموو شتێک نییە بەڵام لە هەمە کاتی شەفی سەتی ژیانە لە هەندێک حاڵەتە هەموو کاتدا لەناو کۆمەڵگەی خۆمان پارە کەسایەتی مرۆڤ گۆڕێ زۆر جاری گۆڕێ ئەو کەسانی کە پاریان زۆر بێ زۆر جار گۆڕانکاریان بەسەرایە. ئەی لە لای خەڵک ئەو کەسانە چۆن سەیرەکەن ینی بۆ نمە کەسێک دەوڵەمەند بێ کەسێک فەقیر بێ نەزەرەی خەڵک یان بینینی خەڵک بۆ ئەوان چۆن. وەڵی جا ئەوە هەندێک کەس هەیە هەڵسوکەوتەکەی بە گوێرەی پارەکەی چۆن پارەکە بەکاربێنێت کاتێککە پارەکە بەکارێنێت لە کاتی هەڵسوکەوتینە بە پارەکە دەوڵەمەند ڕێزی زیاتریان لێگیرێ لە زۆر حاڵەتە هەندێک حاڵەتە تەندروست نییە بەڵام کۆمەلگاکەوە پێینەکە هەندێک خەڵکی بە دەوریانەکە. وەڵی جا ئەو کەسانێکە پارەدار بن ئەبێ ئاگاشان لە چینی خوارەوێت و لە خۆشیان بێت. چڵکی دەست مەبەستی ئەوەیە ینی ئەڕوا نامێنێتەوە لات ینی ئەوە نییە بە معدەلی لە لات بێ ینی ئەڕات و هێت هەموو شتێ نییە نا هەندێک شتەیە بە پاراکرێ هەندێک شتەیە بە پارە قەت ناکرێت یعنی تۆ متمانەیە لە دەست بی بۆ نمونە متمانەیە لە ناو خەڵکە لە دەست بی بە حیاتی بە پارە ناتوانین بکڕیتەوە ما جاری وایە نەخۆشیەکە تووشە بێ ئەو نەخۆشیە ملیارێ دلار بە چا نابیتەوە بە پارە چا نابێتەوە هەندێک کاتیش وایە پێویستی و بە 250 ئاوێکە پێویستی پێ بیخۆی پارە دەورێکی خۆی هەیە. پارە کەسایەتی مرۆڤ گۆڕێ زۆر جار لە بەتایبەتی لە وڵاتی خۆمان ئەی گۆڕێ لێرە زۆر ئەوەی پارەی هەبێ ئێستا من برادەری خۆم هەیە پارەی هەیە هیچ شخصیاتێکشی نییە بەس لای خەڵک زۆر بەڕێزە بەس تەنها لەبەری پارەی بەس لەبەری پارەی هەیە ئەوەیە پارە زۆر جاری وایە لە وڵاتی خۆمان شتەکانە گۆڕێت. باشە هۆکاری چیە خۆ ڕەنگە ئەو کەسەشی پارەی هەیە نەیبەخشێتە بە خەڵک بە زۆری نەباسەکەی بەس بۆچی ڕێزی زیاتریەکرد ئیتر ئەم پارەیە با پێ بڵم نازانم خەڵکەکە واتێکی وستا لای من وان نییە بەڵام هەندێک کەس هەیە کە تۆ پارەوە هەبێ ئیتر بە مهم تەزاوەلە بۆ قسەکەی جەنابیشتە بچۆ بۆ لای 250 تەبعیشە نایەتێ بەڵامیتر هەر لە خۆی شخصیاتێکی بۆ دروست بووە. ئێمە جاران وانە بووین ڕەحمە لە قەبرەکەی مامۆستاقانی کوتی ئێوە سەدەیەکیە واتان لێ کۆ بن و لێ دوو ژوراجێتانە بێتەوە نێزانی بڵێ ئەم مۆبایلێ بە دەیزانی شتێک پیابێت کە ئەوەیەکە پارە کەسایەتی مرۆڤ گۆڕێت هەبرە ئەڕۆ ئەی هەموو شتێک ئەیتران بۆچییە بۆ ئەم وڵاتانە شەڕەکە بۆ پارە نییە دەبڵەوانیە خۆ گەنجێکی من لە تۆ پرسم بەڕای تۆی گۆڕێت ئەڵێم وایە ئەرە وەڵا گۆڕانکاریانێ بەس پیاوی عاقڵ نە پیاوی مسلمان نە
خێر و خێراتی خۆیە کات هەچ کەسی ئەو پارەیە حەڵال بێ مرتاحە لە بینی خۆیە ئاخەڵک نامرتاحە ئەوە سەروەتی هەیە و سەروەتەکەی بەدای خۆی و حەڵال نییە سەروە دەبێت زەکاتی لێبەی سەروە دەبێت خێر و خێراتی لێ بکەی سەروە دەبدانە خواڵت چی وا بکەیت پێت وایە ئەو کەسەی کە ئەبەخشێت بە هاوکاری کاکاکە وانە پارەی هەیە نەک بێ بە دوکانەکەی زێڕی لێ بکڕێ و زیای لێ بسێنێ مسقاڵی 5 مسقال 5 نەزیایی لێ بسێنێ وایە پێت وایە بەخشینی پارە ئاسوودەی بۆ مرۆڤێنێت برا ڕۆ ئەی چۆن بیبەخشی چۆن باش نییە هەو کەسە خۆی مرتاح و دڵی تۆش خۆشەکە و دڵی فەقیرەکان خۆشەکە ئەو خوا دایناوە لە چەند جێگایە لە قورئانە باسیەکە کە زەکات ئاوایە بیبەخشی ئەبێ ئەو ماڵە حرامە پێ ئەبێ مەمنون بی لێ وەرگێ نەک منەتکەی بە سەریابیەیتێ کاکە نابێ منەتکەی بەسە خەڵکە پارەی بیتێ ئەبێ زۆر مەمنون بی لێ وەرگێ و ئەگەر بۆ شتکرێ بە ئەم دەسییانە بەو دەسییانتە نەزانێت کە بەخشی پارە سنەتی حیات بەڕێوە بە بەس پارە دین و ئیمان و ئەو دنیا بەدەست نایەنێ هەموو کاتێک قەت پارە خۆشبەختی وە کەس دروست ناکە ئەگە پارە و پێ نەبێت دۆ لە سواری پاسابی پاسێ 500 نارە لە ناو 21 نەفەرە ئەو شکردنەوە هەر لەوە چاکتر نییە ئینسان کە پارە هاتە دەستی نەگۆڕێ هاوکاری خەڵکی هەژار بکە هەندێک شتەیە بە پارەکرێ هەندێک شتەیە بە پارە قەت ناکرێت کەسانێکگەن سەرۆتی دنیایان هەیە بەڵام ژیانیان خۆش نییە وجدانیان مرتاح نییە پارە هەموو شتێکە و هیچیش نییە باشە پێشینان بۆ وتیانە پارە سڵکی دەستە بۆچی وتیانە پارە سڵکی دەسە وڵی پێشنیان من لەگەڵ ئەو قسەیانیم بڵێم پارە سڵکی دەسە نەبرەوەی ئێستا بڵێم هەموو ژیان هەر بە پارە ڕۆڵەڕێەوە بۆ نمونە تۆ پارە پێ نەبێ ناتوانین بیتە بازار نەخۆش کەوتی ناتوانین چارە سەری خۆکەیتر بۆ چڵکی دەسە ئێستا پارە بۆ بە گیرفان پارە بۆ بە ئینسانیەت یعنی لەم زروفە وای لێ هاتووە پارە کەسایەتی مرۆڤیژە گۆڕێت بەڵێ زۆر جار نەک زۆر جار لە ساسایی گۆڕێ ئێستا من خاوەنی پارە نیم بەڵام بە پارە لەوانەیە قەت ڕوو ناکەم مایکەی جەنابە ئەگەر خاوەن با بڵێن پارەکان هەمیشە خۆیان بە ئاسێکی بەرزتر لە خەڵکەزان بەڵێ بە تاکید لە ساسە من ئەڵێم ئەگەر خۆم پارەم هەبووە ڕووم ناکرەوە مایکەی جەنابە بەجێمەهێشت پارە توانێت خۆشبەختی بۆ مرۆڤ دروستکە لە زۆر حاڵەتە بەڵێ لە زۆر حاڵەت شابێ بە نەکبەتی بۆ نمونە تۆ ئەگەر پارە هەبێ ینی ژیانێکی خۆش ڕابێنیت بەڵام لەوانەیە بێتە هۆی نەکبەتی ئەوە خەڵک تەماحتێ بکە بوو کوژێ خەڵک بێت سەر ماڵەکە خەڵک مناڵە بفرێنێ خەڵک تعدا لێ بکە لەسەر پارەکانە پارە خۆشبەختیە هەموو شتێکە پارە هەموو شتێکە لە ژیان ئەیتەبڵ زۆر شتێ بە پارە نەبێت هەل نابێت بە پارە نەبێت ناکرێت وایەوانە باشە پێشینیان توانە پارە چڵکی دەستە تا چەند باوەڕت بەو پەرڵەتەوە قسەیە سەیری زروف و ژیانی ئەم ڕۆژەکە ڕاستە لەوانێت لە زروفی ئەوانە پارە چڵکی دەزوو بێ بەڵام بۆ ئەم ڕۆژگارە نەخێر پارە هەموو شتێکە پندە بۆ ئێستا هیچ ڕازنی بەڕای من کەسایەتی مرۆڤ بە بوونی پارە گۆڕێت بێزە دەگۆڕێت ئەیتەوان تۆ پارەت پێبێ لە هەموو شوێنەکە قسە دەڕوا لە هەموو شوێنەکە خەڵک لە بەرە هەڵەسێت کە پارەش نەبێ کەس جۆ پێنایەت و ئیتیمان پێنایە باش ئەو شێوازە مامەڵەکردنە تەندروستە بۆ ئەم ڕۆژە بۆ ئەم زەمەنە زۆر تەندروستە باشە تۆ وەکو خۆت پەیامێک هەیە بۆوانی خاوەن سەرمایان خاوەن پارە وەڵی ئینجا ئینسان کە خۆی خاوەن سەرمایە بێت ئەبێ بەشی خۆشگوزارانی خۆی جیاکاتەوە ئەبێ چاوی لە فەقیریش بێ چاوی لە نەخۆش بێت چاوی لە کەم دەرامەت بێت پێت وایە بەخشین بە فەقیر ئاسوودەی مرۆڤێنێ بەتاکید مامۆستا پارە چیە لە ژیانی مرۆڤ هەموو شتێک نییە هەموو شتێک پارە نییە لە ژیانە ژیان بریتە لە سیقام بریتە لە پیاوەتی بریتە لە متمانە بریتە لە ژیانێکی جوان بریتە لە ڕازگۆیی بریتە لە چاکە باشە پارە توانێت خۆشبەختی بۆ مرۆڤ دروستکە هەموو کاتێک نەخێر جاری وایە کەسانێکگەن سەرۆتی دنیایان هەیە بەڵام ژیانیان خۆش نییە وجدانیان مرتاح نییە بۆ پێشی نامتوانە پارە سڵکی دەستە ڕاستەکە لەحزەیەکە ساتێ لای منە ساتێ لای تو ساتێ لای برادێکی ترە بەڵام و کەسانەی خاوەنی مووقیف و قسەی خۆیان و ئینسانی باشن و هەموو شتێک ناکەن بە پارە دایمە دەوڵەمەندن دایمە خاوەن پارەن ئەو کەسانی دڵیان باشە سەرۆتی هەموو دنیایان هەیە زۆر لە کۆمەڵگەی خۆمانە پارە کەسایەتی مرۆڤ گۆڕێ لە ئێستەی ئێرە لە کوردایەتی خۆمانە زۆریش بەڵام ئەگەر تۆ بچیتە سەر بنەڕەتی شخصەکە زۆر باش بیناسیت
هەر بەوە ئەیبینی کە خۆیەتی ئەوە نییە بڵێ وڵا ئەمەە سەروەتی ئەوە نەپارەی هەیە و ئەوەی هەیە ئیتر هەموو شتێکە نەخێوانیە لای چاوی هەموو کەسێک وانە باز لای هەندێک ئەوە هەموو قیەمی ئینسانەکە ئەوەیە بۆچی بە زۆری نە با بڵێن باسی زۆری ناکەین ئەو کەسانی کە دەوڵەمەند ڕێزی زیاتریانەگرن وەک لەوەی کە کەسێکی فەقیرەیان با بڵێن هەژارە پارەی زۆری بەدەستان ئەو کەسانەی کە ڕێزی بەرامبەرەکەی وەکو پارە ئەگرێ هەر عینەن خۆیەتی وەکو مستەوەی ئەو وایە تاکید ئەوە وایە چکم لەبەرەوەی کە کاتێک کە پارەی پێنامێنێ وەزعی خراپە بێ ئیتر ئەو جەمالەت و ئەو خۆشەویستی ئەو عرف و ئەو معریفە و ئەو قیەمەی نامێنێ ئەوەی کە کاتی خۆشی وەکو پارە سەیری کردو بە حکمی پارەکە مامەڵی لەگەڵاکر و خۆشەویستوە ئەو کاتە ئەو بە کەمترین کەس تەماشایە کرد چکم ویستەکەی ئەو بە لەو کاتە ئیتر ئایا بە مەبەستێ بێ یا خۆ بە خۆبردنە پێشەوەیە بێ یا خەڵکانی ئێمە پارە سنەتی حیات بەڕێوە بە بەس پارە دین و ئیمان و ئەو دنیا بەدەست نایەنێ هەموو کاتێک قەت پارە خۆشبەختی بۆ کەس دروست ناکە ئەگە پارە و پێ نەبێ دۆ لە سواری پاسابی پاسێ 500 نارە لە ناو 21 نەفەرە ئەو شکێنەوە هەر لەوە چاکتر نییە ئینسان کە پارە هاتە دەستی نەگۆڕێ هاوکاری خەڵکی هەژار بکە هەندێک شتەیە بە پاراکرێ هەندێک شتەیە بە پارە قەت ناکرێت کەسانێکگەن سەرەتی دنیایان هەیە بەڵام ژیانیان خۆش ئەو کەسایەتی خۆی ئەو شخصە نەگۆڕێ باشترە چوە مەسلەیەکی کوردیڵێ پارە چڵکی دەسە بەڵام بەو شێوەیە نییە کە پارە چڵکی دەزێت باوەڕ بۆ پندەژ نێتەوە نا بەو شێوەیە نەوەڵا توێزانی بۆ پارە شتێکە دوو جۆر خەڵک ئیسپادی دەکات یەک خۆت دووەم ئەو کەسێک کە پێم بۆم شەرەکردی تێم گەیانی کە کەم و کورتی هەبێت لە ژیانە کە کێشەی هەبێت کە ژیانی نەڕوا تۆ ئەتوانی ئەگەر خوا ماڵە باتێ سەرۆتی واتێ هاوکاری بکەیت چێ ئەوە بەلای من شتێکی زۆر جوانە ئەوە یعنی مقدەسترە پیرۆسترە لەوەی کە خۆی خەرجیکە بە تەوەقعی من و من وە هەدەفم هەیە لەگەڵ ئەوەیە کە هەر کاتێک توانیت دەستڕاکێشی بۆ یەکێک کە پێویستی بە ژیان بێت باشە پارە لە ئێسایە کەسایەتی مرۆڤە گۆڕێ ئێستای گۆڕێ ڕڵا بۆ زۆری گۆڕیوە لەم ڕۆژگارە لەم ڕۆژگارە بەداخەوە ئەوەی ئانی کە دەوڵەمەندن هەیە من بران بۆ نمونە من دوو برا ناسم یەکیشیان هەژارە یەکیان دەوڵەمەندەکە پشتی کردو هەژارەکە هەر ناچێ بۆ ماڵیان لێ ناپرسێ لێنە لەبەرەوەی پارەی نییە تەنها لەبەرەوەی ئەو پارەی زۆری هەیە ئەم پارەی نییە ئەجا پارەی کە ئەو کاغەزە چییە کە ئینسان بە نرخترین سەرمایەیە لەسەر لە هەموو کەونا خی گەورە فەرمیێتی بسم الله الرحمن الرحیم وەلەقەد کەڕەمنا بەنی ئادەمە مرۆڤ ئەبێ گەورەترین سەرمایە بێ لە هەموو کاتێکە ئەبێ لەسەر و لە هەموو مادێک بە نرختر و خی گەورە هەموو کەونی مسەخەر کردووە لەبەر خاتی مرۆڤ بە یەک گوشە پێناسەی پارەم بۆ بکە یەک گوشە پارە ئەبێ ئەو مادێ بێ ئەو هۆکارە بێ کە بۆ بەختەوەری و ئاسانکاری و خۆشببختی و ئاسوودەیی مرۆڤ بەکار بێ نەک بۆ چەسانەوە سەرکوتی مرۆڤ نەک بۆ بۆ کۆی لەکردنی هەزار ڕەحمە لە قەبلەکەی مامۆساقانیە لە ئاشەکەی کەوڵۆزە بێت شەوێک هەڵەسێ ئەڵە دیوانێکم بۆ هاڵ دیوانەکەی ئەینووسێت شیعرێک ئەڵێ سەدەیە لە ناو ئەم وڵاتی کوردستانە ئەمە ئەبرووەیە ئەڵێ هەر ئەم ساڵ ئەوداڵ پار و پێرارن تەخەڕوجەکان دەرەچن لە زانکۆ وەکو تۆ هەمووی بێکارن هەڵال خۆرەکان بە حەڵاڵی پارە پەیاکەن هەمووی قەرزاربارن بەڵام ماساوشیەکان خاوەن کۆشک و تەلارن ئەوە یەک لە لەنگەدەیش ها بۆ ماڵی خاڵۆ کاکە ڕێژ بۆیان گێڕاومەوە بە کروانە ڕەحمەت لەو قەبرەی خۆ ئافریکا مامەسەقانی ئەوی کوتوێتی پیاوێکی دێ بۆ حاجی خوا ڕەحم خوا لە فتۆ لە مەشهورایی و هاڵ بۆ ئەوێ وتی ئەی بەخێر بێخوا لە ڕۆژەیە ئەگەر بمێنی ئەبێ هەستی بڕۆی بۆ دەنگان نە بە مەترە و نە بە پێوان نە بە کیلۆیە و نە بە کێشان بەڵام من و تۆ نامێنینەوەکانمان ئەبێ ڕۆژە بێ بچین بۆ دەنگان ئەوەی سێوانە نەهاتۆتە دی وەڵا پارە شتێکی چاکە بۆ ژاری مرۆڤ هەرە وەڵا هەموو شتێکی باشە ئەتوانێت پێ بکەیت پارە کەسایەتی مرۆڤە گۆڕێ وەڵاهی ئەوە ئەکوێتە سەر ئەو مرۆڤە ئەگەر ئەو مرۆڤە ئینسانەتی تیاوێ کەسایەتی خۆی بە پارە نادا بەڵێ پارەکەش خۆشەویستە ئەبێ تۆ ئاگایشی لە کەسایەتێکە بێ هەرە وەڵا ئەزیزانەوەی بینیتان ڕاوسەرنجی ئەو کەسانە بوو بە تایبەت زۆربیان خاوەن تەجروبە و تەمەنێکیان هەبوو باسییان لەوە کرد کە هەرێکیان ڕیان وابوو کە پارە هەندێک جار دەتوانێت خۆشببختی تەواو بۆ مرۆڤ بێنێ هەندێکیان پێیان وابوو پارە ناتوانێت هەموو شتێک بۆ مرۆڤ دروستکە
بەڵام ئەوەی کە گرنگە بەخشینە و ئاگابوونە لە هەژارەکان چونکە بەخشین و زەکات و ئەوانی کە هەژارەکانی پێ ئاسوودە بێ ئاسوودەی بۆ خاوەن پارە و خاوەن سەرمایەکە ژێهێنێ هیوادارین هەمیشە خاوەن سەرمایەکان ئاگایان لە هەژارەکان بێ و ببەخشن تاوەکو خۆشیان ئاسوودە بن پایم تۆمان پێشکەشکردن تا بەرنامەیەکی تر بەخوای گەورەتان ئەسپێرم